دیارە لە ماوەی ڕابردوودا قسە لەسەرەوە دەکرا کە ئایا وادەی درێژکردنەوەی ئەو پرۆژەیە درێژ دەکرێتەوە یان نا. پێشەوەی کە باسی ئەو وادەیە بکەین، ئەو ئامارەی کە تا ئێستا لەبەر دەستدایە لە هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەولێر لە 152 با بڵێن شوفێرانی تەکسی پێوە پابند بوونەوە لۆگۆ لەزگە و کاتی زانیاریان هەبووە، لە دهۆک 150 و لە سلێمانی 120 بەڵێ. دیارە ئەو وادەی کە دیاری کراوە لەلایەن ئەو لیژنەی کە تایبەتمەندە بە پرۆژەکە و بە خودی سەرپەرشتی جەنابی وەزیری گواستنەوە گەیان و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکە بڕیار دراوە لە لیژنەکە و بە ئامادەبوونی با بڵێن ئەو جێتانەی کە باسمان کرد بڕیار دراوە لە 1/12ەوە وادەکە درێژ ناکرێتەوە، بەڵام مۆڵەتێک دەدرێت بە شوفێرانی تەکسی کە لە 1/12 تا 1 بێن فۆرمی پڕکردنەوەی پرۆژەکە پڕکەنەوە و ئەگەر فریاش نەکەن بەس فۆرمەکە وەربگرن، چونکە لە 1/1/2022 ڕێکاری یاساییان بەرامبەر ئەنجام دەدردووە. ئەو ڕێکارەش بە پێی تعلیماتی مالیەی دیاری دەکرێت کە ڕێژە و بڕی ئەو پارەی کە پێبژاردن و غەرامە دەکرێت لە 100 چەند